تا ئێستا هیچ ئاسۆیەک نییە بۆ دابەشکردنی موچە. تا دێت نیگەرانی فەرمانبەران موچەخۆران زیاتر دەبێت. حکومەتی ماوە بەسەرچوو دەسەڵاتداران بە هۆکاری دواکەوتنی موچە دەزاندرێت و موچەخۆران هۆشداری دەدەن. ئەی موچەخۆران و خانە نیشان و خەڵکی شەرەفمەندی کوردستان، ماوەیەکی زۆرە ئەم دەسەڵاتە بێباکە لە هەموو شتێک ئاگا بەس کۆکردنەوەی سەرۆت و سامان زیاتر هیچیان لە خەیاڵانیە. ئەو میلەتە ڕەشوڕوتە قوربانی خۆیدا و ڕۆڵەکانی پێشکەش کرد بە وڵاتە. ئێستا کۆمەڵێک مشەخۆر دەسەڵاتدار بەسەر خوێنی شەیدان و خەڵکی ڕەشوڕوتەوە بوونە ملیارلەر. داواتان لێکم لەمە زیاتر با قبوڵی نەکەین بە یەک دەست بە یەک ڕنگ، با هەمومان ڕەنگەکان بخەینە ولاوە و بۆ لە ناوبرین دەسەڵاتێکی کە میلەتێکی شەوسانۆتەوە کیمیاوێکی کوشندەی کردۆ بەسەریا و خەڵکی بە هێواشی لە ناوبرد. لە کاتێکدا داهاتی زۆری هی ناوخۆ داهاتی فرۆشتنی نەوت هەیە لە ژێردەستی، بەڵام لەگەڵ ئەوە دەستی نابات بۆ ئەو داهاتە و موچە دابەش ناکات. لە هەمان کاتە هیچ متعاون نییە لەگەڵ حکوومەتی بەغداد بۆ دابینکردنی ئەو معلوماتە کە حکوومەتی بەغداد ئەوێت بۆ دەستپێکردنی تەوتین. تا ئێستا هیچ هەنگاوێک نەندراوە بۆ چارەسەرکردنی دواکەوتنی موچە. کۆکارەکەی بۆ پابەندنەبوونی هەرێم دەگەڕێندرێتەوە بە نەگەڕاندنەوەی داهاتی ناوخۆ و نەوت. موچەخۆران دەڵێن پێویستە دەسەڵاتدارانی هەرێم واز لە بەرژەوەندیەکانی خۆیان بهێن و ئاوڕێک لە ژیانی خەڵک بدەنەوە. لە ڕاستیدا ئەوەی کە دەبینین لە کوردستانە ڕوادات سیاسەتێکی ستەمکاری لە ڕادەبەدەر بەڕێوە دەچێت بە جۆرێکە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ماندوون، هیلاکن، شەکەتن بەسەر بەدەست ئەو دەسەڵاتە ناتەندروستەی کە ئەم حکومڕانەتیانەی هەرێمی کوردستان بەڕێوەی دەبێت. ئەوان خۆیان هایلایف دەژین، بەڵام هاوڵاتیەکی ئاسایی مامۆستایەک فەرمانبەرێک موچەی کرێکی پێنێ پارێکی پێنێ کرێک خانۆکەی بدار. دەبینی کە تاوان نزیکی 60 ڕۆژ نزیکە بێتەوە لە 60 ڕۆژ تاکو ئێستا فەرمانبەران و موچەخۆران موچەیەکیان وەرنەگرتووە. لەم دۆخەشدا ئەوەی کە دەبینی جەنگێکە دروست بووە جەنگی ئیسرائیل لە ئێرانە، بەرپرسە دزەکان لە کونە مشکیشان نایان دۆزیتەوانێ، هاوڵاتیانیان میلەتەکەی خۆیشیان جێهێشتووە لەم وەزعی کە دروست بوو. بەشێکی دیکەی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا سووربوونی دەسەڵاتدارانی هەرێمە لەسەر پرۆژەی هەژماری من کە سەرڕای ئەوەی لە لای زۆرینەی فەرمانبەران بێزرا و ڕەتکراوەیە، بەڵام بە زۆر دەیانەوێت بیسەپێنن. عێراق داوای کردووە کار بە تەوتین بکرێت، بەڵام دەسەڵاتە بەسەرچووەکەی هەرێم ئەوەشی ڕەت کردوێتەوە، وەکو ئەوەی نەیەوێت کێشەی موچە چارەسەر ببێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.